پیاوەری ئاو کە بە پیاوەری زیرەک ناو دەبرێت لە هەرێمی کوردستان کەوتە کار و لە ئێستا بە دواوە ئیتر بە ژێرەی ئەو پیاوەرە پارەی ئاو لە ماڵان وەردەگیرێت بۆ ئەوەش بەڕێوەبەری گشتی ئاو ئاوەڕۆکان ڕای دەگەێنێت تا ئێستا 60% سەرجەم شوێنەکان پێوەری ئاویان بەستووە و هەر شوێنەکەش پێوەەر نەبەستێت مانگانە بە پارەیەکی زۆر سزا دەدرێت کە لە 100,000 دینارەوە دەست پێ دەکات تا 450,000 دینار. دوو مانجی مۆرەتە پاش قرائی دوم کە دەچینەوە قرائی دی پاش دوو مانجی دەتوگار دوو مانگزارێک دەخینەوە ماگانە 100,000 سەر حسابە ئەو 100,000 ڕەنگە برێن زۆرە بەس بەڕە ئیمە زۆریەکە چییە ئەمە وا دەکەین خەڵک بچی پیوەرەکە ببەستی یعنی ئەتو بۆ 100,000 دەدەی ئەگەر پیوەربەستی مانگاناتون 10,000 یان 12,000 یان 15,000 دەی. سەبارەت بە چۆنێتی وەرگرتنی پارە لە هاوبەشەکانی ئاو بەڕێوەبەری گشتی ئاو ئاوەڕۆکانی هەرێم ڕاگەیان بۆ شوێنەکانی نیشتەجێبوون و پرۆژەکانی وەبەرهێنان بۆ 5 مەتر سێجای ئاو بڕی 50 دینار وەردەگیرێت تا بڕی بەکارهێنانی ئاویش زیاد بکات بڕی پارەکەش زیاد دەکات. بۆ ئەوانشی تا ئێستا پێوەریان دەبەستووە پێویستە لە ماوەی 2 مانگدا پێوەری ئاو ببەستن. ئەو هاوڵاتیەی مەسەن لە 0 هەتا 5 مەتر سێجا هیچ ئاو سەرف ناکرد پارەیەکی ڕەمزی دەداتن 50 دینارە شتێکی وایە یعنی 50 دینار ناکاتە ینی 50 دینار دابەشی بکەی 250 دینارە 250 کەواتە ئەوەی ئەو هاوڵاتیەی ئاوی زۆر سەرف ناکە 5 متر مکعب لە مانگێکی سەرف دەکا دەتوانین بڵێن بەڵاشە یعنی پارەی نادات دەتوانین بڵێن بەڵام ئەوەی لە 5 متر مکعب ئەجارەی 1 متر مکعب هەتا 30 متر مکعب سەرف دەکاتن 400 دینارە ئەو دەیتر لە 30 مکعب هەتا 50 مکعب ئەوانە دەگۆڕێتن بە ڕێژە بە ڕێژە ئەتا دەگەویتە ئاخر حدمان ئەمە متر مکعبمان بە 600 دینارە. لە ئیسادا لە هەرێمی کوردستان ڕۆژانە نزیکەی 2 ملیۆن مەتر سێجای ئاوی خواردنەوە بەرهەم دێت بەڵام نەیتوانێت بەهۆی بەفیڕۆدانی ئاوەوە کێشەی کەم ئاوی چارەسەر بکات. بۆ کۆتایهێنان بەو کێشەیەش بەڕێوەبەرایەتی گشتی ئاو ئاوەڕۆکانی هەرێم دەستی کرد بە خوێندنەوەی پێوەری ئاو لە ماڵاندا. سیروە حوسێن، کورسات نیوز، هەولێر.